دەسەڵاتدارانی هەرێم لە ترسی ئاشکرانەبوونی گەندەڵی و دزی خاڵە سنووریەکان لەگەڵ بەغدا ڕێک ناکەون. دوای ئەوەی بەوەی جۆری گرێبەستە نەوتیەکانی هەرێم و هەیمەنەی تورکیا بەسەر دۆسیی نەوتی هەرێم، گفتوگۆی بەغدا و هەولێر لەبارەی دۆسیی نەوت شکستیەنە، حکوومەتی عێراق بژاردەیەکی دیکەی بۆ هەرێم خستە ڕوو. با پێی دوایین بژاردەی بەغدا بۆ حکوومەتی هەرێم، کابینەکەی مستەفا کازمی لە بەرامبەر تەسلیمکردنی لە سەدا 50 داهاتی خاڵە سنووریەکان و بوونی کارمەندی دیوانی چاودێری دارایی عێراق لە دەواازە سنووریەکان ئامادەیە 320 میلیارد دینار مانگانە بۆ هەرێم بنێرێت. زانیاریە ڕۆژنامەوانیەکان ئاماژە بۆ دەکەن سەرەتا بەرپرسانی حکوومەتی هەرێم با بژاردەکەی بەغدا رازی بوون، بەڵام دواتر لە ڕێکەوتن پەشیمان بوونەتەوە. ناوەندا ڕۆژنامەوانیەکان هۆکاری پاشگەزبوونەوەی دەسەڵاتدارانی هەرێم لە ڕێکەوتن بۆ ترسیان لە ئاشکرابوونی تاڵانی خاڵە سنووریەکان دەگەڕێننەوە. با پێی مادەی 114 دەستوری عێراق کە بەرپرسانی پارتی وێشێتی لە نووسینەوەیدا بەشدار بوون، خاڵە سنووریەکان باوبەشی لەلایەن حکوومەتی هەرێم و عێراقەوە بەڕێوە دەبرێن، بەڵام ئێستا بەوەی دەستکەوتنی پارەیەکی زۆر لە دەواازە سنووریەکان دەڵێن بوونی کارمەندی دیوانی چاودێری دارایی عێراق نادەستوریە. بەپێی راپۆرتی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە ماوەی 6 مانگیەکەمی ئەم ساڵ ئەو داهاتەی لە خاڵە سنووریەکان بە حکوومەت گەڕاوەتەوە 505 میلیارد دینار بووە، واتە هەر مانگێک 100 میلیارد دیناری بەردەکەوێت. دەبێت خەڵکی کوردستان ئەو پرسیارە لە دەسەڵاتدارانی هەرێم بکات، ئەگەر ڕاست دەکەن داهاتی خاڵە سنووریەکان بە 6 مانگ 505 میلیارد دینارە، چۆن مستەفا کازمی بە نیوەی داهاتی خاڵە سنووریەکان مانگانە 320 میلیارد دینار دەنێرێت؟ باگوێرەی بە دوواداچوونی بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان قەبارەی گەندەڵی لە دەواازە سنووریەکان مانگانە 176 میلیارد دینارە. ئەو گەندەڵەی ئێساش لە خاڵە سنووریەکان بوونی هەیە، وێنەی نەبووە و 27 کۆمپانیا بەیانسە ڕێگە پارە لە خەڵک وەردەگرن و بەڕێگەی نایاسایی و قاچاق لە دەواازە سنووریەکان جگەرە و هێلکە و خۆراکی بەسەرچوو هاوردەی هەرێم دەکرێت.